سڵاو ئەم بەرنامەیە باس لە دیاردەیەکی تری کۆمەڵایەتیەکەین کە هیوادارم بەر لەوەی بچینە ناو باسەکەەوە شعوری هیچ بەڕێزێک بریندار نەکەین. دیاردەی مانەوەی خانمان لە کوردستاندا و زۆری ئەو نامانەی کە لەو بارەیەوە بۆم هات و زۆری ئەو ئازارانەی کە ئەو خانمانەی کە نەیانتوانیەوە بە هۆکاری جیاجیا تا تەمەنێکی بە قسەی خۆیان سەر و نەیانتوانیەوە پرۆسەی هاوسەرگیری بکەن بۆ هۆکارانی کە باسیەکەن هۆکار بوو بۆی کە ئەم بەرنامەی لەسەر دروستکەین. هەڵبەتە ئێمە باسی ئەوە ناکەین کە چ لە کوڕان و چ لە کچان هەندێک جار مرۆڤ ئازاد ئاگاتەوە قەرارەی کە بە تەنهایی ژیان بکات یان بە جووتی ژیان بکات و بە جۆرێکی تر بەپی توێژینەوە گەورەکانی دنیا دەروون ناسە گەورەکانی دنیا گەیشتونەتە ئەو بڕوایی کە چۆن ژیانی جووتی هەیە ئاوا ژیانی تەنیایی هەیە و هەردووکیشیان وەکو یەک قوبوڵکراون لەلایەن کۆمەڵگەوە. هەڵبەتە کۆمەڵگەی کوردی بە جۆرێک لە جۆرەکان کە خۆشی هۆکاری ئەوەیە کە مرۆڤێک بە تەنیا بێت یان مرۆڤێک بە ئیجباری ژیانێکی خێزانی پێک بێنێ، بەڵام هەر خۆشی تانە و تەشەری لێیە. بۆیە هیوادارم لەم بەرنامەیە شعوری هیچ خانمێک خوا نەخواستە بریندار نەکەین. دوو میوانی ئەم بەرنامەیە من لەگەڵ ئەم ئامادەبووە بەڕێزانە کە ئەو خانمانەی لێرن هەمووی ماشەڵا خوشکی جوان و ئەزیزمانن. بەشێکی ئامانجی ئەم بەرنامەیە ئەوەیە کە ئەو خانمانەی کە ئێستا لە تەمەنێکی گەنج و جوانیان ئەم بیرانیان هەیە یا بەم جۆرە بیرەکەنەوە کە لەم بەرنامەیە کۆمەڵێک نمونەی زیینە و قوربانیمان هەیە، ئەمان وا بیر نەکەنەوە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری تانیا جەمال غەریب چالاکوان لە بواری ئافرەتان با فەرمێ بۆ ئێرە و لەگەڵ یەکێک لە بانخوازە گەنجە شیرینەکان کە هەمیشە من بۆ خۆم بینەری ڤیددیۆکانیم خانم جان بەخێر بی. ئەویش عومەر مەحموود فەقێ ڕاهێنەر و بانخواز جەنابیشە بەخێر بێت و فەرموو تەشریف بێنە. بەخێر بەر لەوەی دانیشن تۆزە کورسیەکانمان هەندێک جار کێشە بۆ میوانەکان دروست دەکات. مامۆستا جان بەخێر بێت با تەوقەیەکی کۆرۆناش بکەین. ئەحواڵت چۆنە؟ جەنابیشە بەخێر بێت. پاکێجێکمان دروست کردووە مامۆستا با بینەری ئەو پاکێجە بین و دوای ئەو پاکێجە دەسەکەین بە گفتوگۆکانمان. وە گوتم دووبارەیەکەمەوە هیوادارم شعوری هیچ کەسێک هەست و سۆزی هیچ خانمێک بریندار نەکەین بۆ ئەمێ ئاماژەش بۆ بەم کە نمونەیەکی زیینومەیە کە پێی خۆش نەبوو لە سەرەتای بەرنامەکە لەگەڵ ئێوەی ئازیز دانیشێ لە پشتەوە دانیشتووە لەناو بەرنامەکە بانگەکەین و بەڕێزێکیش بە تەلەفۆن لەگەڵ ما بێت. با بینەری ئەو پاکێجە بین و ئێوەش دانیشن. فەرموو. هاوسەرگیری لە زۆربەی کۆمەڵگاکاندا ئەو پرۆسە کۆمەڵایەتی و ئاینیە کە بەپێی گرێبەست و ڕەزامەندی دوولایەن لە نێو دوو کەس ئەنجام دەدێت. لە بەرامبەر هاوسەرگیری قەیرەییمان هەیە. لە کۆمەڵگەی ئێمەدا هەر ئافرەتێک تەمەنی لە 40 ساڵ تێپەڕی کردبێت و نەچوو بێتە نێو ژیانی هاوسەرگیری پاشناوی ڕوخێنەر و ناشرینی لێدەنێن. ئەویش قەیرە کچە. ئەو کچانی لە کۆمەڵگەی ئێمە پیان دەوترێ قەیرە کچ لە بارودۆخی دەرونی خراپدان، واتە بە بەردەوامی کۆمەڵگە فشاری دەرونیان لەسەر دادنێت. ڕەنگە زۆرترین پرسیار کە ڕۆبەڕوویان دەبێتەوە ئەوە بێت بۆچی شود نەکردووە. ئەمە ژوایان لێ دەکات بەردەوام لە بارودۆخی دەرونی خراپ و ئاڵۆزدا بژین. بەشێک لە زۆربوونی دیاردەی قەیرەیی بۆ پاشخانی کولتوری و عەشایری دەگەڕێتەوە و بەشێکی دیکەی خێزانەکان هۆکارن بۆ ئەوەی کچەکانیان بگەن بە سەروی قۆناغی هاوسەرگیری. ئەوەش بەهۆی ڕێگریکردن لە هەڵبژاردننی هاوسەری خۆیان و هێشتنەوەیان لە ماڵەوە. بەڵام بەشێکی گەورەی ئەم دیاردەیە بۆ خودی کچان دەگەڕێتەوە کە لە تەمەنی لاوێتی و کاتی هاوسەرگیری مەرجی زۆر بۆ زەواز دادەنێن و ئەمەش دەبێتە ئاستەنگ بۆ پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری. لە دەروون و دیاردە دەپرسین قەیرەیی چییە و بۆچی بۆتە گەورەترین گرفتی بێ چارەسەر.
هۆکارچیە بەشێک لە کچان و کوڕانمان بەبێ پرۆسەی هاوسەرگیری سەردەنێنەوە یاخود ئاسایی و مرۆڤ ئازادە بێ پرۆسەی هاوسەرگیری بژێت یان لە کۆمەڵگەی ئێمەدا دەبێت وەکو تانەو عیبا وشەی قەیرەی بەکار بهێنرێت. دەستخۆش بامۆسابا لە خانمان خۆیانەوە دەست پێ بکەین. پرسیارێکی زۆر ساداکەم کە وەکو لە پێشەکەکە باسم کرد، ینی کۆمەڵگەی کوردی هەموات لێ کات کە کللتورەکەی هەندێک جاروات لێ کات کە درەنگ ئەو بڕیارەبەی و کە درەنگیش بڕیارەی هەر هەمان کۆمەلگا بە جۆرێک جۆرەکان تانەت لێ. من ئەمێ بۆ دەست پێ بکەم لەگەڵ جەنابتە خانمێک ئاساییە ئەگەر بەبێ هۆکار بێت، ینی خانمێک ئاساییە درەنگ یا هەر بڕیاری خێزانداری نەیە. سڵاو لە جەنابەت کاک دەڕۆن، سڵاو لە بینەرانی بەڕێزیش. خۆی ڕاستی دوێ بابەتی کەمە ناومە لە ناو قەیرە یان کە ئینسانێک بەڕاستی من بەڕای منەوە نەک هەر خانم پیاوانیشمان هەیە کە گاتە تەمەنێک لەوانەیە بیری لە هاوسەرگیری نەکرد بێتەوە یا زروف و ئەو هۆکارانەی تۆ و زۆری تری کەشکە هەیە باسییان بکەین ڕێگر بوو بێت لەوەی کە ئەو هاوسەرگیری بکە. لە کۆتاییدا بۆ ئاسایی بەڕاستی ئاساییە یەکێک حەز ناکە هاوسەرگیری بکە، حەز دەکات تەنیا بژی پێ کە تەنها جارێ ئەوە لە خواست و ویستی تاکەکە خۆیدا بمێنێ. بەڵام کە بیتە سەر کۆمەلگا، سەر ڕێگریەکان، سەر بابەتی ئاین، سەر خێزان، ئەوە بابەتێکی دیکەیە کە زۆر جار لەوانەیە بەڕاستی ئافرەتان دەبنە قوربانی، چۆن زۆر جار هەبووە کاتی خۆی کە ژن بەژنەی پێکراوە یاز بە زۆر بەشودراوە یا بە بچووکی بەشودراوە لەوانەیە لە ژێر ویستی خۆی نەبوو بێ، لەوانەیە ئەومانەوەشی جار هەیە لە ژێر ویستی خۆی نەبوو بێ و زۆر جاریشێ لە ژێر ویستی کۆمەلگا لەبەرەوەی کۆمەلگا ئەڵێ ئەبێ لا تۆ من شوبەیەکێک بکەم کە پارەدار بێ، کە شوبەیەکێک بکەم بە ناوبانگێ بێ، شوبەیەکێک بکەم کە بتوانم تیا بحەسێمەوە کە خێزانم لەگە هەنی کۆمەڵێکەوەنە وردیە کاتەوە لە ژیانی خۆیدا سەیرەکەی تەمەنەکە تێپەڕیوە هێشتا ئەو هەر لەو کەسە کامڵە ئەگەڕێکە پێی بگات بەداخۆش ئینسان عنی هیچ کەسێکمان کامل نین چۆنەڵە کەماڵێت هەر بە خوددایە جوان دەسخستە ناوبرینە کۆچکە ئێمە ڕێک باسی ئەو بابەتاکەین نمونە زیینۆکەشم کە لێرێ هەر هەم باسی ئەوەی کردووە کە بەداخۆ کۆمەلگا ئەو فۆبیا لە خانمێکا دروست دەکات کە ئەبێت ئیتر پاڵەوانێک لە پشتی سەری خۆیان دروست دەکات، دیتر ئەم پاڵەوانە بەشێکی پەیوەندی بە ئەوەیە کا بێ کەسێکی دەوڵەمەند بێ، بەشێکی پەیوەندی بە بڕوانامەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە خێڵ و عەشیرەت و خێزانەوە هەیە و تا دوایی بەڵام سەیرەکەیت پێی ناگا لە شوێنێکە. ئێمەش ڕێک باسی ئەوواکەین ئەگەرنا من زۆر ئەمە دووباراکەم و مامۆسایانی لە کۆتاییە ئینسان ئازادە بۆی کە بڕیارەیەات کە ئەو پرۆسەیە بکات یانەی کات، بەڵام ئەم هۆکارانەی کە کۆمەلگە بۆ دروستەکەن کللتور بۆ دروستەکەن ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەو خاڵاتێت. دەستخۆش مامۆسا بەپێی دینی ئیسلام کە ئەو دینەیە کە لە کوردستانە زۆر پەیڕەوەکرێ ئاساییە ئەو شتە، ینی ئاساییە مانەوەی خانمێک کە زەواج نەکات. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سەرەتا دەستخۆشی لە بەڕێزت دەکەم بۆ دەستنیشانکردنی تەوەرێکی زۆر هەستیارە ناو کۆمەلگا و تەواوی ڕێی و سوپاسم بۆ کارمەندان و کەناڵی بیستارەیە و سەربازەبوونەکانیشی لێگەڵێک. کاکە دەروونجان ئیسلامەتی کە نازیل بووە دەقێکی زۆر دەستوری ئیملاقی دینایەتە سەرگۆی زەویش کەویش پێدرن قورآنی پیرۆز. باش لەناو قورآنی پیرۆزدا خیتاب لەگە گەورەترین و ئەشرەفترین مەخلوقات دەکرێت کە محەممەد عليه الصلاة والسلام دەفەرمێت طه ما أنزلنا عليك القرآن لتشقى یا محەممەد ئێمە قورآنمان بۆ ئەوە دابەزاندووە شەقاوەت و ماندووبوون لەسەر کۆمەلگات بڕەوێتەوە. باش یعنی هەدەف لە نزولی ئەو قورآنەی ماندیبوون و میانڕەویە و حەسانەوەی کۆمەلگەیە. باش یەک لەو تاکانەی کە لە کۆمەلگەدا مای حەسانەوەی ئافرەتە. باش یەک لەو تاکانێک کە دەڵێن نیوەی کۆمەلگەیە ئیتر هەیە دەڵێت تەواوی کۆمەلگەیە هەر ئافرەتە. گەورەی ئافرەت لەوە بە دەردەکەوی کە تاکە مەخلوقاتی ڕەب العالەمین بۆ لەسەر گۆی زەوی لە هەموو جوانیەکان کە حتا حەزرەتی ئادەماتیە لە سیپەلاچ حەزرەتی ئادەم حەوا خەڵقرا، یعنی ئەوە جوانێکی لە ناو جوانیەکانە باش کە بێ منافەسەیەک بڵێن دوور لە مەقامی ئولوهیەت و ڕوبوبیەتەوە ئاخر مودیلە ئەو شێوازە. ئێستا ئافرەت گەیشتە ئەو شکۆیەی کە بێت ڕێزی لێ بگیرێت،
بێت لە ژیاندا خۆشی خۆی ببینێ، بێت لە ژیاندا تەمەتع بە یاسایەکی ئیلاهی بکە کە ئیسلامەتیە. ئێستا دەگەینە ئاستەک هیچ ڕێگە چارەیەک نییە ئیلا ئەوەی شریعەتی ئیسلام کە خوای دانێت و پێغەمبەرەکان و ئۆلۆنەکان و بەنی ئادەم. کەواتە ئینسان وا دانرایە لە تەمەنێکی دیاری کراوە کە بلوغی عقلی هەبێت و بلوغی شەرعی هەبێت کە ئینسان دەگاتە حەدی بلوغی قانونیش زۆر جاران لە قانونی عێراقی 18 ساڵیان لەدانایە، بەڵام هەندێک قانونی ئەحوالی شخصی هەیە دەگاتە حەدی 15 ساڵیش کە پێدرێن الشخص المأذون من قبل القاضي. دەگاتەوە حەدی ئینسان دەتوانی شوو بکە و دەتوانی وەک کوڕ مەسەلەن زەواج پێک بێنێ پێش 18 ساڵیش بەجێری ضروریەت. بەڵام مەبەستەکە لێرە ئەوەیە ئافرەت مافی تەواوی خۆی هەیە لەو تەمەنەی کە حەزی پێیە و عەقلی بەرە و تەمامبوون دەڕوا و ئەو کوڕێک کە شایستەیەتی لە ژیان لە ناو کۆمەڵگەیەکی پەروەردەکار، لە قوتابخانەیەکی دروستی پەروەردەکار، لە خێزانێکی ڕۆشنبیر، لە ئاینێکی سەرچاوە پاک وەرگیراو، لەو مامۆستای ئاینیانی کە متەرجمی ئەو ئاینەن لەوانیشەوە متەرجمی حساسمانەیە، یعنی بتوانانی دینەکەەوە خۆی جوان بگەینێ، ئیتر بە شێوازی دروستی خۆی لە ژیاندا تێبگە کە لە ژیان تێگەیشت ئەو کات فێر بکرێ. من لەگەڵ ئەوم پێش ئەوەی ئینسان زاواج بکات لە کوردستان پەیمانگایەکی حکومی تەواو تایبەت بکرێتەوە، وەک مامۆستای بەڕێزم شارەزاترە لە کاروباری کۆمەڵایەتی بکرێتەوە 6 مانگان دەورات بەو زەوازانە و بەو گەنجانە بکرێت کە پێش ئەوەی بستە ناو پرۆسی زەواج ئایا زەواجە حەزە ماتەچی لێ بکات دوور لە مەقامی و مەجلیسا بلێتەوە دنیاوی تۆ ڕۆژی ڤالانتاین 11 مانگ 11 ڕۆژ ئینتیزار کاتێ ڕۆژی ڤالانتاین هەموو دنیا بوویتەوە ڕۆژە. یعنی زەواج هێندە بچووک بۆتەوە کە گەورەترین عقد لە بینی رب العالمین کە کەون و کائیناتی بەدەستە لەگەڵ پێغەمبەران کە بۆندی بکردوێ لە شریعەت پێی دەگوترێت میثاقا غلیظ، میثاق تاکە عقد تاکە وشە کە خوای گەورە بەکاری هینابێ لەسەر گۆی زەوی بەس بۆ ژنمێرد بەکاری هیناوە کە ناوی لێناوە میثاق. یعنی ئەندازەی بینی بۆندی خوا لەگەر پێغەمبەرانی یەکسانە بە ئەندازەی بۆندی نێوان ژن و مرد. یعنی عقدێکی هەندە گەورە لە ڕێ لەسەر گۆی زەوی ئێمە زۆر بە ئاسانی تێگەیشتین و شو دەکەم شو ناکەم وڵا دڵم نایبڕ و دڵم دەیبڕێ ئیتر دوای دێنە سەر تەفاسیل. باشە من نمونە زیینۆکەی سابانگەکەم ئەو خانوە بەڕێزە چکە بەشێکی زۆری پرسیارەکانم ئیتر ئەوەکەین بەسەر چاوی دەستپێکی پرسیارەکانم بۆی کە بێتە ئێرە و گفتوگۆکە دروستکەین و چکە بەشێکی ئەو ینی بەشێک لە پرسیارەکانی ئەو وای کرد کە ئەمبەر نمونونەکانی وەکو بەڕێزی وای کرد کە ئەم بەرنامەیە دروستکەین. خانم جان ئەگەر تەشریف بێنی من خۆشحاڵە بم، ستۆدیۆکەمان لە پشتیشەوە خەڵک دانیشتووە. خانم جان زۆر زۆر بەخێر بی ئازیێتی کێشا ئەمە یەکێکە لەو خانمانەی کە ویستی بەشدار بێ لە بەرنامەکەما و گفتوگویەکی زۆریشمان کردو پێش وەختە. هەڵبەتە بۆیە بە ماسکەوە لێرێ لە بەرەوەی کە جارێ بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵگە نەگەشتوتە ئەوەی کە هیوادارین ڕۆژان هەموو ئەم ماسکانە لا بین بۆی کە ئەو برینانی کۆمەڵگە دەرخین. خانم جان بەخێر بی ئەمەوێت چیرۆکی خۆ بە قوربانی بوونێ خۆت باسیکەی کە بۆچی بە قوربانی ئەزانی ڕەنگە دەیان خانم ینی دەیان خانم هەبێت تەمەنی لەسەر و جەنابیشتەوە بێ بەڵام خۆی بە قوربانی نەزانێ بەڕاستی نەیەوێت بێت وەکتۆ بوەستی وەنیە فەرمو دەنگ هەیە بەڵێ هەیە بەس تۆزێ بۆمان بەرزکەنەوە لە ستۆدیۆ جان کاک دەرور من هەروەکو خۆت بزانی لە کاتی خۆرا ئەگەر ئافرەتە مامۆستا بووە ئیتر ئەوە لەگەڵ ئافرەتەکانی ترا فەرقێ ئەها من مەعاشمێ ئەتوانم خۆم پەروەەر دەکەم. من بەداخەوە یەکێک بووم لەو ئافرەتانەی کە زۆر لوتم بەرز بوو هەمیشە وت ئەو کەسێک کە ئەبێ بێتە داوای من ئەبێ کەسێک بێ پلەی لە خۆم زۆر بەرزتر بێ، کەسێک بێت ینی باری مادی زۆر باش بێ، من وەکو شاژنێک بژیم. من ئەوە پێ قبول ناکرێ، ینی من مامۆستایەکەم مەعاشم هەیە و ئەتوانم خۆم بەخێوکەم بۆ ناچار بڕۆم لەگەڵ کوڕەکە کە باری مادی باش نییە بەرجدی دوات بیرە کردەوە. مامۆستا حەزەکەم زۆر بەوردی گوێ لە قسەکانی بووێ. ئیتر دوای ئەوە زۆر داوام هات داواکاریەکان پلیان وەکو من بوو یان نزمتر بوو بەرجدی نەمەتوانی لەگەڵ یان ساوات بکەم. ئەوە تا گەیشتمە و تەمەنی ئێستا ئاخێکە بەکێشم بۆ یەک منە بۆ یەک گوشەی دایە کە بەڕاستی من تەمەنەکەم ڕۆی. یعنی تۆ حەزت لە پرۆسی هاوسەرگیری بوو وەک خانمێک نەبووی کە قەرارەدا بێ و پرۆسێ نەکەی بەس حەزت لە پرۆسی هاوسەرگیری بوو بەڵام ئەو خەیاڵی کە داد نابوو لە بەرۆی جەنابەت مامۆستا بوویت و
بڕوانامەیەکت هەبوو حەزت نەئەکرد ئەو کەسانی کە بەرتەکەوتن هاوڕێ مامۆستا و شتەکانێ ینی لە ئاستی خۆشت بەڵێ لە ئاستی خۆمە هەبوو بەڵام من نەمەتوانی ئەموت ئەبێ کەسێک بێت لە خۆم پلێ زۆر بەرزتر بێ کەسێک بێت ئەبێ باری مادی زۆر لە من باشتر بێ من ناتوانم لەگەڵ کەسێک بژیم ڕێک پلێ وەکو خۆم بێت یان لە خۆم نزمتر بێت باشە چیت هەیە بۆ ئەو خانمە گەنجانەی کە لەو تەمەنا جەنابەت ینی لەو تەمەنا گوزەرانە کردووە و واو بیر کردو تۆ ێستا پڕە لەو خانمە ئەزیزانی کە ئێشتا نەگەیشتوونەتە بەم تەمەنەی جەنابەت وەڵامی من ئەمێ شتێکیان پێ بڵێم گرنگ نییە کوڕ بیتیان ئافرەت بیت کە گەیشتە و تەمەنەی کە خۆت قەناعەتت بە خۆت کرد کە بتوانێت پرۆسەی یاساگیری بکەیت قەناعەتت بۆ کرد عەقڵی کامل بووە هەمومان حەزەکەین هەمومان پێمان خۆشە شوو بە کەسێک بکەین کە دەوڵەمەند بێ شوو بە کەسێک بکەین کە تەواو ئەو شتانەی لە دڵ و لە خەیاڵمانە بۆمان بێنێتە دی وەڵام ناکرێ ئەوە تا من یعنی بەهۆی ئەو شتەوە لێرە ئێستا نەمتوانی ببم بە هاوسەری کەسێک نەمتوانی نیوەی ئیمانم تەواو بکەم نەمتوانی ببم بە دایک ئەو بۆ من داخە ئینشەڵڵا قەت ئێوە ئەوانەی کە لێرن ناگەن بۆ حاڵەتەی من چونکە بە جددی ناخۆشەوە نازانن کاک دەروون حاڵم تێکەچێ ناتوانم بەتەوام یان بە جددی باش مامۆستا هیچ پرسیارێکت لێ هەیە وڵی هاوخەمیمە هاوخەمی ینی بە خەمیە زانی تۆش بێگومان باشە خانم خاتون کە بتانی تۆ لە ماڵەوە لە چوار دەوری خۆت لە برادەرەکانت کەس نەبوو گفتوگوی لەگەڵ بکەی مناقەشەیەکی لەگەڵ بکەی بتانی بگەیە ڕێگایە کە تۆ دروستەکە هەڵبژێری خانم گیان ئەها شتێکێ کاتێک ئێمە لە تەمەنێکین بۆ نمونە تەمەنی گەنجی تەنها شتە بڕیارەیەن کە خۆمانەمانە تەنانەت هەنێ کاتێ بە گوێ دایک و باوکشمان ناکەین تا دوایی تر ئاوا زەرەرەکەین باش پرسیارێکمان هەیە نەخێر زۆر بەخێر بێ بازیاتر لە کاتە نەگرین و سترێسە لەسەر دروست نەکەین ئەم گفتوگوۆیەکەینە سەرچاوی دروستی بەرنامەکە و حەزێتی کێشە زۆر بەخێر بێ قوربانە بخانم جان بەخێر بێ ئێمە دەرگاکەمان ئەمەیە بێت تا بەردەرگا بچین لەگەڵ میوانەکە ئەوەی شێک بوو لە نمونە زیینەکان هەڵبەتە من شتێک دووبارەکەمەوە ئەو دووبارەکەمەوە ئێمە هیوادارین هیچ خانمێکی بەڕێز شعوری هیچ خانمێکی بەڕێز برینار نەکەین ئەو ڕووداوە کە باسی کرد ئێمە بەرنامە لەسەر ئەو دیوە ئەەکەین کە بە مواسەفات پرۆسی هاوسەرگیری پێک نایەت ڕەنگە بتوانین لە دەرون هەر ژیان کۆتایی نات خۆی ڕاستە باجی هەڵەکەی خۆی داوەکە و بڕیاری داوە بەڵام هەر ژیانیش ناوەستێت چونکە زۆر جاری شەیە بڕیاری بە زۆر شوکردنی شەیە خۆی لە گەنجەوە بڕیاری هەڵادا شووەکە لەوانێت چەند جارێک تووشی و تەجروبەیە ببێتەوە ڕاستە ئەبێت کامل تۆ لە کەسێکی کامل نەگەڕێت بەڕاستە ئەبێت تۆ زۆر بەدوای کۆمەلگاوە نەبی ڕاستە ئەبێ خێزانەکان خەمخۆر بن بەڵام ئەگەر مەشوشی نەکرد یان کە پیا و هاوسەرگیریشی نەکرد کۆتایی دنیاە زۆر مەجای دیکە هەیە دەتوانێت تێدا پڕکاتەوە خاصن بابەتی مناڵ هەر زۆر ئاسان ئەمڕۆ ئەتوانی ئەو بابەتە پڕکەیەوە کە ئێمە دەبینین بڕۆی لە هەر شوێنێک مناڵ هەیە پێویستی بە سەرپەرشتی هەیە پێویستی بە هاوکاری هەیە مەبەستم لەوە نییە کە تەشجیعێک بە بۆی کە خەڵک بیر لە شوکردن نکاتەوە تۆ سیر کە ئەوانەی کە گەنە تەمەنی زۆر کە پیاوەکە یا ژنەکەیەکیان پێشێکێکی تریان ئەمرێ سیرەکەی زۆر خەمبارترە لەو گەنجەی کە لێ قەوماچکە لەوانەیە ئەو کۆمەڵک کێشەی دیکەی ژیان ڕاکێشە بەس ئەو هەموو خەونی هەموو ژیانی هەموو ساتەکانی تەمەنی لەگەڵ ئەو کەسەی دووەم چۆتە ژێر خاکەکە بۆیە هەستەکات عنی ژیانی لەگەڵ ئەو بووە بۆی لەو تەمەنە زۆری پێ ناخۆشە کە لی دابڕێتتر بە مردن بەیە بە هەر هۆکارێکی دیکە بێ بۆیە ئەبێ لەو بەڕای من لەو کاتەیە چی ئافرەت چی پیا بیر لە بە معنای کەلیمەکە بیر لە هاوژین بکاتەوە کە بیری لە هاوسەرگیری کردن نەک بیر لێ بکاتەوە من پرۆژەیەکی تیجاری ئەەکەم کابرا بەیانی ئەتوانێت چیم بۆ چونکە ئەو کاتە کە بە پارە بکڕێ بە پارەش ئاوت ئەکرێ بەڕاستی ئەکرێتە دەرەوە خۆش بە قسەیەکی جوان بوو مامۆسا تۆ بۆتە هاوخەمیم بۆ ئەمە بەخەمەزانی من نزیکەی 12 خاڵم وەک پێشنیاردانەوە کە ئەو هۆکارانی دەبێتە مایە ئەوەی ئەو دیاردەی سەر هەڵبدا 12 هۆکاری زیاترە بەڵام 12 هۆکاری سەرەکی دەیفەر یەکەمی شێت دەیگەڕێنەوە بۆ نەبوونی ڕاوێژکارێکی تەندروست بۆ نمونە ئافرەت لە وڵاتی ئێمە مامۆستایەکی ژیری نییە دائیمەن پرس و ڕا مشوری بە کەسێک دەکا کە ئەسڵەن لە خۆی دوور مەبینە دوور لە مەقامی ئافرەتی باش نەزانتر بێ
زۆر جار ئێمە ڕاوێژ بە کەسێک دەکەین ئەهلی کار نییە و پسپۆڕ نیە لە بوارەیە کە پرسیاری لێ دەکرێت ئیتر وەڵامیشی دەداتەوە زۆر بە ناشرینانە نەک بڵێ نازانم پسپۆڕی من نییە ئەزمونم نییە یعنی وەک دکتۆرێک من لە چاو ئیش دەکەم یەک لۆ کلێ دێتە لای من ئیتر دەڵێم کلێکت بگۆڕە بەنسبەتم خۆ کلێ من ناگۆڕ یعنی ژانەکە خۆ بۆ من نییە بڕیارێک دەردەکەم ئەو دەبێتە قوربانی ئەو کۆمەڵگەیە واتە نەبوونی ڕاوێژکارێکی دروست یعنی بۆ نمونە من جیهەی حکومەت بم کە دەسمەنە ئەو دادگایانە کە حاکمەکان دەبینم دوور لە مەقامی گەورەی حاکمان و محکەمە گەورەکەی کە لەسەر عەدالەتی حەقیقەت بڕوە کە دەچێت ژیرەوەی محکەمەکان گەورەترین هەڵەکە جارێ لە دوونسایی من گیر دەبی دەچەقی ئەوەی ئاەتێکی گەورە گران لە پشتی دادوەرەکان لێ درایە وئیذا حەکەمتم بەینە الناس ئەن تەحکموا بالعەدل قوربان ئەو ئاەتە بۆ من نازیل نەبووە بۆ دادوەر نازیل بووە دەبی ئەو قەتعی لێکەینەوە بینە لە پشتی هاوڵاتەکان بدەین هەتا لە ناوچاوی دادوەرەکانی بخوێنرێتەوە ئەو کات ئەو بڕیارەدا من بڕیار نادەم لەسەر ژیانی ئەوەی کە هاوسەر پێک دێنی یان دەبێتە قەیریان دەبێت دوو هەموو دەقی پەرلەمانی کوردستان بگەڕێ لەگەڵ قانون یەک یاسای عنوسە و قەیرەی بوونی نییە وەک بڵێ ئەو میلەتە هەر حسابی قەیری نەکردو ئەو پەرلەمانش لە پێشتە بە 111 پەرلەمانەوە ئەوە برینی دووەمەکە یعنی ئینسان لە سۆزی لە برینەوە دەکڵێ سێ ئەو هەموو بەدی لە حرامەی کە زیاد دەکرێت لەو شارەی من کە خەڵک تێر بوو ئیشباع بوو لە حرام کابرا غەریزەی هەیە خوا دایتی کە ئیشباع بوو ئەمە لێ بسم بارێک لەسەر قورسی خۆم ژیان زیاد کەم و دوو مانگ مەعاملە بکەم و وەک کابرا دەڵێ چیژی خەڵک بەخێو کەم و کۆلە ناوەڵ هەر ئەوەندە نێ مۆزوعەکە غەریزە بەتاڵکردنەوە بی ئەمە دەچم بەجێر حرام بەتاڵی دەکەم و بە 200,000 ئەو هەموو بەدی لە حرامە وای کردێ خەڵک لۆ زەواجکە لۆ زەواجکە ئەسڵەن ئەمە من کاتێک برسیم کە بە کۆڵاندا دەڕۆم دڵم دەستان شتێک یەک شیش کەباب لە پێشم دەبتە تیارە لە خۆشیان بەڵام کاتێک کە تێر دەبم بە پێش هەر مەطعامێکدا بڕم بە پێش هەر چێشخانێکدا بڕم دڵم بۆ هیچ ناچی من کە تێر بووم لە ئیشباعی پەیوەندی بە درەنگ زەواجکردنی خانمانەوە چییە؟ لۆ نمونە من کە ئەو هەموو گەنجەی کە ئێستاە و باری دارایی لە وڵاتەدا لە قەیران و کێشەیە من یەک پاڵنەرم نییە وەک حکوومەت وەک ڕێکخراوێکی نێو دەوڵەتی وەک یاسایەکی دەق لەسەر ئەوەی بکات و جەخت لەسەر ئەوەی بکاو یارمەتی دەرم بدا بڵێک خەڵکێک ئەگەر کچێک لە تەمەنی فلان هەتا فلان بێنێت 5 ملیۆنی پێدەدەم ئەگەر بێت و کچێک بخوازێت لە تەمەنی 30 هەتا 40 ساڵان 10 ملیۆنی پێدەدەم ئەگەر ئافرەتێک بخوازی 13 ملیۆنی پێدەدەم من دەوافع زیاد نەکەم خەڵک بۆ بێت فکر لە قەیرە بکاتەوە کچەکانی 4 ساڵ 2005ەوە مشتریانەیە ئەگەن ئەوکە کە لە پاش 2000ەوە بەرەبەرە کاڵ دەبتەوە یعنی هۆکاری ئەوەی کە گەنجەکە تێر دەبی لە حرام ئەوەی ئیهمالکە پرۆسەی کۆمەڵایەتی کە دروستە ڕێگە دروستەکە ئیهمال کرێ لە کۆتاییدا کچەکە و قەیرەکە پێکە دەبنە قەیرە یعنی ئەوەی قەیرەی باز دەدا کچەکەش هەر باز دەدا دەبێت ئەو هۆکارانی کە ئەم خانووە باسی کرد ینی بەشێک دروستە بەپێی تێڕوانینی جەنابەت ئەوەیە کە لێرە پاسە گیراوە بۆی کە ئینسان نەتوانێت غەریزە سێکسەکانی خۆی لە لایەکی ترۆ پڕکاتەوە ئەمە هۆکارێکە بەپێی تێڕوانینی جەنابەت بەڵام ئەوەی کە خانمان خۆیان بەشێک بن لەو هاوکێشەیە لوبەرزی و خاڵێکی تر ئەوەیە کە خەڵک دەچیت سەقافەی علمی و دینی نییە کاک دەرو یعنی بۆ نمونە من دەسمە زەواج داوای دەستی کچێک دەکەم لە ماڵە خەزورانم کە لە مستەقبەل ببێتە باوکم ببمە کوڕی ینی ببمە کچی ئەوە عایلە من خێزان پێک دێنم بەڕاستی باش کە دەچم جارێ ئەوەندەی ئیهتیمام بە باگراوندی سەقافەتی ئەو گەنجە نادرێت تا چەند مڕوعەت و پیاوەتی تێدا شایستەی پێکەنانی خێزانە تا چەند عەقڵی کامل بووە تا چەند دەستاڕی ژیان ئەو مرۆڤی هاڕیوە تا تێبگا لە ژیان ئینەوەکێ مۆزوع 180 دەکەوێتەوە چەند مسقال زەری لۆ دەکەن خانووی بەتەنێ دەبی لۆدانێن ئیتر جەوهەرەکە ئیهمال دەکرێت کەمالیاتەکە دەبێتە مۆزوع وای لێ دەبارەی کوڕە قوڵس دەبی ئەمن برادرێک خۆمە بوو کورە گوتی ژنی عالی چەم هەتا ئێستا بە خۆم معاشم 400,000 داوای 40 مسقال زەریان کردیە کورە وەڵا هەر دەچمەوە بە کورتی بە کرمانزی یعنی ئیشەکە وای لێ هاتیە نانە ڕاستە یعنی دانرایە لۆ نوعی لۆ چ کابرا ئەگەر باوک بی ئەگەر یاسابی ئەگەر مامۆستای ئاینی بی دەبی تەواوی ڕۆژانینی فیلمێکی خوێن بڕێژ یعنی لۆ ئەو گەنجە تووشی حەرام بی کار ئاسانی لۆ نەکەم لۆ چ ئەی حکومەتاتی من بۆ چییە پەرلەمانی من تاوانی چییە یعنی ئیشکاری چییە ئەگەر لە گەنجم نەخافتی لە چم دەخافتی یعنی چم لۆ دەکەم پرۆسەی هاوسەرگیری تەنها ڕاستە بابەتی ئەوەی مامۆستا باسی دەکات ڕەنگە هۆکارەیەک جزئێکی بەسیط بێت لە پرۆسەی هاوسەرگیریدا بەڕاستی پرۆسەی هاوسەرگیری زۆر لەوە گەورەترە زۆر بەرەو لەوە بەرفراوانترە بە هەڵگرتنی بەرپرسیارەتیە چونکە تۆ ڕاست مامۆساش هەمان شتی و دەڵێ لە بری ئەوەی کە باز لەوە بکرێت کە ئەم کەسە تا چەند کامەڵە تا چەند باگراوندێکی معریفی هەیە تا چەند بەو بەرپرسیارەتیا لەگرێ
تەرکیزەکە تەنها لای ئاڵتون و ئەوەیە ئەمەش بۆتە هۆکارێکی ئەوەی کە ئەم خانمانە و دایان خانمیتر پێی وا بێگەر بە ئاڵتونێکی کەم زەواجکایان بە پارێکی کەم زەواجکایان مێردەکەی فلان سیارە و فلان خان و فلان شوقەی نەبێ هەستەکات پرۆسەیەکی سەرکەوتوی نەکردووە یعنی ئەمەش دیسانۆلۆدێکی تری کۆمەلگە دروست دەکاتەوە لەسەر خانمان کە کۆمەڵێت تەڵەبات دروستکەن لەسەر خۆیان و خێزانەکەیان بۆی کە ئەم دیاردانەی لێ بکرێتەوە. ڕاستە کاک دەروون ئەکیت ئەو خۆی ئەو بابەتی پەیوەندی بە ئەو عادەت و دابوونەریتە کۆمەڵایەتی کە هەیە بەڕاستی ئێمە نەکرد لە بابەتی هاوسەرگیرە لە زۆر شدا هەر بووینەتە ڕووکەش لە هەموو شتێکدا کاک دەروون بە چ سیارێک دێ دەڕواز و بەرگەکەی لە چ شوێنێک دەکڕێ نازانم ئەنی ئەوە دەوری بینەوە ئەو خانمە لەکوێ بازاری خۆی دەکا ناو ماڵەکەی چییە چی لە بەردەکە وەکو ئینسان تاک ئەو ڕۆڵەی نەماوە ئەوە لەوانەیە ئەو هۆکارە ئەو فەوزا سیاسیە ئەو فەوزا گەورەی کە بەڕاستی هەرێمی بە گشتی گرتوێتەوە هەر هەمومان وای کردو کە تاک ڕۆڵی نەماوە ئەوە لێرە کە تۆ تاک قیمەتی نەما ئەو نرخەی نەما ئەو بەهای لە دەستدا تۆ لەسەر تاک ئیش نەکرد ئێمە بۆ نمونە یەکجار چین و توێژێکی زۆرمان لە وەزارەتی پەروەردە لەبەردەستە ئێمە دەتوانین لە خوێندنی باڵا لەبەردەستمانە لە وەزارەتەکانی دیکە کەمە دەتوانینە وەزارەتی دیکەشمانە ئێمە تا چەند توانیمانە ئیش لەسەر دروستکردنەوەی کەسایەتی بکەن نەک دروست ئیش ناکەین لەسەری بە پێچەوانەوە ئێمە هەر ئیشکێنین زیاترمان ڕووخاندووە چونکە ئینسان وای لێ هاتووە ئەڵێ دینا چەندی لە گیرفاندا بێ ئەوەندە دێنێ بەڕاستی گەشتە ئەوکانی ژنان ئەرچیان هەیە لەوەی کە خانمانۆکو ینی خانمانیانۆکو پێویست بەرچاو ڕوون نەکردووە لەسەر ئەم پرۆسانە خۆی لەوانەیە ئەوانش کەم و زۆر بەریان بکەی بەڵام لەوانەیە یەک بۆ یەک جیاوازی هەبێ ئەوەی ئەمڕۆ ئەوەندەی ئیش دەکرێت لەسەر ئەو تونند و تیژەی کە لە دوای زەواج دروست دەبێت ئەو تونند و تیژەی خێزانیانەی کە هەیە لەوانەیە ئەوەندە لەسەر ئەو بابەتەی دیکە زەق نەکرابێتەوە لەبەر دوو هۆکاری یەک ئەو ئافرەتانەکە گەیشتونتە ئەو تەمەنە پێیان ئایبە باسی خۆیان بکەن پێ ئایبە بێتە پێشەوە بڵێ من ئەو عنی وای لێ هاتووە هەموو شتەکان لای ئێمە بۆتە ئایبە ینی ڕاستە شتێکی باش نییە بگاتە ئەو تەمەنە هاوسەرگیری نەکردبێ بەڵام تاوانێکیش گەورەش نییە ئەتوانێت ژیان لە چەند شێوەی دیکە بە خۆی دروست بکاتەوە لە شوێنێکی دیکە هەوڵ بداتەوە ئێمە باوا تێنەگەین ئەنی من تەنها لەو خاڵە لەگەڵ مامۆستانە بووم کەوتی بۆیە هاوسەرگیری ناکەن شوێنی خراپ هەیەکە دەچێت ئەنی با ئێمە پرۆسی هاوسەرگیری تەنها لەو بابەتەدا بچووک نەکەینەوە پرۆسی هاوسەرگیری بریتینیە لە ئەو یەکێکە لە هۆکارەکە چونکە تۆ بەیانی مناڵێتە ژیانەوە لەوانێت و هەموو دایک و باوکەکە قوربانی زۆر جار هەر بەو بابەتە زۆر بدەن لە بەرخاتری مناڵەکان لەوانەیە زۆر جار هەیە من ئافرەتم بینی و جارێک لێکێک لە خەستەخانەکان بووین تەمەنی 6 ساڵ زیاتر بوو نەخۆشی هەبوو هاتبوون هی منداڵدانی هەبوو عملیاتی بۆ بکەن بۆی فرەدن دکتۆرەکە هاتە دەرەوتی تا ئێستا کچە کە تقریبی 40 ساڵ بوو شووی کردبوو یعنی تا ئێستا لای ئێمە ژن پێی بە هەموو ئازارەکانی خۆی بەڵێ هەموو مەشاکلەکانی خۆی بەڵام لەوانەیە ئەو پیاوەکە با زۆر بە ئازادانە ئەیوت من ژنێکی دیکە دێن یان دەتوانی جیا ببیەوە یعنی کۆمەڵێک حەلی لە بەردەم دادەنا و حەیە عەلە سەڵات لە کۆمەلگاش دەیوت و کەسیش پێی نەئەوت تۆ شەر بۆ عیبە شەرمە بۆ تۆ بەس ئافرەت کێشەکە ئەوەیە باسی خۆی بکە عیبە باسی جەستەی بکرێ عیبە باسی داهاتووی بکرێ عیبە هەموو شتێک بۆتە عیبە ئەوەش بەڕاستی وەکو بەڕێزت باسکە ڕێکخراوەکان دەوریان هەیە حکومت بەڕاستی لە ئەجێندای سیاسی حکومەتدا شتێک نییە بە جددی ئیش لەسەر تاک بکە ئێمە قەیران لە دوی قەیران بازدێن قەیران لە دوی قەیران سێرەکەینەوە دوایینەوە گەورە ئەبێ نازانانی ئێستا ئەو مناڵێک کە لە 92 و لە 2000 و 2004 لەدایک ئێستا پیاوێکە ژنێکە بەڕاستی لەوانێ ئەو بەڕێزانە لە هەر کامێکیان پرسیی تەمەنیان لە 2000 خواردتر نەبێت لە 2000 سەرترە ئێستا گەورە بوون بەس کێ لەوە لەسەرەوە ئیشی کردووە ئەو گەنجەکە کەورە بێت چۆن با پشت بەخۆی ببەستێ ئەو کچە باوەڕی بەخۆی بێت تۆ بۆچی ئەبێ شوو بە کوڕێک بکەی لە بەو شێوەیە بێ یا زۆر جا خۆ بە پێچەوانەوەیە پیاومان هەیە لەو ئافرەتانە دەگەڕێ ئەڵە من وەڵات ئافرەتێک هەبێت پارەی هەبێ و مۆزەف بێ و ڕاتبی خۆی هەبێ و ماڵی خۆی هەبێ من مەجبور نیم بچم عنی ئەگەر کچێکی هەبێ خۆشیشی ویست بێ زۆر جار وازی لێ هێناوە دەستخۆش هەچ بەڕێزێک قسەیەکی هەیە ئەتوانن بەس دەست بۆ بەرزکەنەوە لە خزمەت تابین ئێمە خزمەت ئێستا مامۆساجان خاڵەکانە تاوکە چکە بۆ من گرنگ بوو بەڕاستی یەک لە خاڵەکانی کە شوونەکردنە بە پیاوی خێزاندار بۆ نمونە من سێ تەوەر دەخەمە بەردەمی کەسێک ئەگەر بێت و لە کۆمەلگادا تەواوی ڕێکخراوی مافی ئافرەتان ئەگەری چوارەمیان خستە بەردەمی من سەری شکۆیان بۆ دادنێنم بۆ نمونە ئافرەتێکمانەیە تەمەنی گەورەیە لە عائیلەیەکدا لە خێزانێکدا حەوت کچن باش ئەو حەوت کچە قەدەر نەسیب
حەڵ وای نووسیوە سیان شو دەکەن چواریان شو دەکەن دویان دەمێنێتەوە باش ئیتر کە دویان دەمێنێتەوە بە مروری زەمن تەمەنیان گەورە دەبێت نامێت کلمە قەیرە زۆر بەکاربینە قسە قورسە لەسەر دەرونی من تا ئێستا بەکارم نێناوە بەڵام ئیتر بەس لەو پەیام گەیان نەکە ئەوەی مۆزوعەکە باش دەگاتە حەدێک ئەو ئافرەتە سێ ڕێگای لە پێشە کە شووی نەکردووە و تەمەنی گەورە باش یان دەبێت دانیشی لە ماڵی باوانی قژی سپیکە باش ئەو یەک یان دەبێت تووشی خراپە و بەدکاری بێ باش کە غەریزە هەیە وەک مرۆڤ حەزی بتە دایک ینی ڕێگەی چاری ژیانی هەیە یعنی خۆ تاوانبار نییە باش تاکە باش ڕێگەی سێمیانەوەتە پیاوێک کە خێزاندار بێ شووی پێوەکە چونکە هەموو کوڕێک لەگەڵەوە نییە بچیت وەک بڵێ ئەگەر ئیحسائیەش بکرێتن لەوانەیە دوو هێندە سێ هێندە ئافرەتمان زیاتری بە حکمی چی بە حکمی ئەو شەڕانەی کە ڕوو دەدا بۆ نمونە لە عێراق لە ساڵی 2012 ئیحسائیەی منەظەمەی کرا لە بەغدایە نسبەی تەمەنگەوران کە پێی دەڵێن قەیرە 158 بوو لە تەواوی 18 محافظەی عێراق باش ئێستا ساڵی 2021 کە لە ئەواخری 2019 عینە منەظەمەتی حقوقی نیسا لە بەغدا ئیحسائی کردەوە پاشەوەی بڵێن هەڵەزە بوویتە 19 محافظەیان نەبوویتێ ئێستا نسبەی عنوسا واتە قەیرەیی لە عێراقدا گەیشتێتە 170 دووەم دەوڵەتی عەرەبیە لە عێراق ڕێژەی زۆری ئافرەتی عنوسەی تێدابی قەیرە لەو زیاتر بە پلەیەکەم بێت لبنانە کە 185 حتا ئافرەتەکان مزاهرەیان کە سەردەمانێک پێشێستا لە کاکە ئەمەش بە شەرین ئەو یعنی تەقیەوە ها لە دیاردە دەردەچی بەخۆی لە دەروون دەردەچی دەبێتە دیاردە لە دەروون دەردەچی دەبێتە دیاردە دەگاتە ئاستێک لە دیاردەش دەردەچی دەبێتە کارەسات ئینگلیز لە سکاندیالز فەزای ڕوو دەدا ئیتر شەپۆلەکە ناگەڕێتەوە ئەوانەی کە ئێستا ڕوو دەدا تەماشاکەن ئەو عەقلیەتەی دەوڵەتی کە ئەمە لە ناو دەوڵەتی عەرەبی گاڵتە جاریان پێ دەکەین دوور لە مەقامی گەورەی ئەوان تاکە دەوڵەتە کەمترین نسبەی عنوسەی تێدابی فڵەستینە 170 لەبەرەوەی هەر پیاوەکان شەهید دەبێت لە وڵاتە لەسەر خاک لەسەر نیشتیمان یەکسەر ئافرەتەکەی بڕیارە داشوو بە پیاوەشکە دەکەنەوەی دێنتە دنیاە بەرەنگاری لە خاک وڵات بکە ئیمە دل عیبا کوودێ کاکە خۆتی دیتەوە چ لێ قەومایە کچەکچم دانیشە ئەو ئامۆژگاری ئەو ڕاوێژکارە نەزانانەی کە بەناو چاوساغ و ئەسڵ نابینان ئەوە دەرونی ئێستا گەیاند ئەو زۆرێک کە لێرەدا قوربانیەکەی بدە ئەوە لە خاڵیت کە یەک لە خاڵەکانت کە خزمەتی و عەشیرەتە هەندێک عەشیرەتمانەی ڕێز و حورمەتی مە وەک ناو ناینێ بەڵام دەڵێ بەس دەدەینە خۆمانە کاکە وەش بەشەر هاتە داوای لە جامعە لێک ڕادەبینن لێ بگونجێن نا ئەمە قەرارە عەشیرەتی مەشتیوانی ئیلا ئەوە لە ئەوەی تاوا ئەمە نەدەخوازی نەدەینە بدەینە کەس ئەوە تا هەندێک کەستە کاڵ بوویتەوە زۆر باشە لە چاو پێشتر هەر نەبوو ناوی هەندێک ئەوەی ناوێ بڵێم هەر نەبوو مستحیل بوو زەواز لە غەیری خۆیان بکەن ئیتر دەگاتە حالەتەکی ئافرەتەکە مەسەلەن پیاوەکە ڕوو بەڕوو پێ دەڵێ ئافرەت فلان کەسێ دەمەوێت بیخوازم ئافرەتەکە دەڵێ کاکە بڕۆ ئیشی خراپ بکە بەس ژنم بەسەمەینە یعنی ئافرەت ئەو جارە دەبتە نمونەیەکی زینومان هەبوو لە بەرنامە یەکەمە بەڵێ ئافرەتەکە خۆی لە خۆیدا ڕێکی خراپی لۆ دادنێ لە ئەسڵ داوا دەزانی باشە بەڵام سەری ئەو سەری پیاوەکە خۆی سەری خۆشی لە قوڕە دەنێ هەم لە دنیا هەم لە قیامەت بازەکەشی دەدا ئەو یەک لە خاڵەکانیت کە زۆری ئەو فتوانەی کە لەلایەن مامۆستایانی ئاین دەدرێ وا تەسچی دەکەنەوە ئەو تەلاقی وا تەسچی دەکەنەوە هەر دەلێ پق تەلاقت کەتی هەر دەست لۆ دەبێت پەنجەی پێ دەنێ چت گوت کەتیە کابرا بکە لە ڕای خۆی مامۆستا کورە کاکە فڕێکلینگم ڕۆیشت بوو ئاگام لە خۆنە بوو کورە واو ئیتر واو ڕاستە ئیمن واو کاکە نەمزانی شویان ڕۆ هەرچی دەلێ کاکە ئیتر الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان يعني ئافرەتەک قەت لەبیر ناکەم لە ژیان لە محکەمەی لە محکەمەکانی خولەفای ڕاشیدین لە پاشەوانات کە تابعین بوون گوتی حاکمەکە زانی ئافرەتەکە تەلاق درایە گوتی ئافرەت دەتەوێت بە مەزەبی شافعی حکومت بدەم کە ئیمامی شافعی لە پاشەوان هات بە مەزەبی شافعی حکومت بدەم لە پاش ئەوەی یان بە قورئان حکومت بدەم ئایتر یعنی دادوەرەکە زجی بە ئافرەتەکە دەستۆلۆی ژیانی تێکنەسی مەبەستی ئەوەیە لە قورئان الطلاق مرتان دوو جار ئەو خلاص ژانی فەوتە بەڵام لە مەزەبی شافعی لەوانەیە هەندێک ئاسانکاری کردوی سێ جاروی لۆ نمونە ئافرەتەکە لە پێش دادوەرەکەی گوتی کاکە بە شافعی حکم بدە یعنی دادوەرەکە زۆری پێویستی دەبێت ئافرەتێکی هەندێک دوور لە مەقامی ئافرەتی ژیر کەم عەقڵ بیت لە بینی قورئان و لە بینی شافعی قورئانی نەکا و شافعی هەڵبژێری گوتی ئافرەت دەزانێت کە بە شافعی حکم بدەم مەسیرت چیە و بە قورئان حکم بدەم مەسیرت چیە گوتی بەڵێ قوربان زۆر تو باشە دەزانم گوتی ئافرەت ماڵ کاوڵ دەی بەوەی ئەوە ئاخر جارە پێت دەڵێم گوتی قوربان ئیمامی شافعی زۆر لە تو شارەزاتر بڵێ قورئانی ژێر دەستکە و حکمەیدایە ئەوە تۆی نەگەیشتی بە ئاستی بڕیاردان لە چاو قورئان بەناو قورئان قسە دەکەی فتوادان بە عەسر دەگۆڕێ یعنی لۆ نمونە هەندێک مەزاهیب بەڵێ بۆ نمونە ئێستا هەندێک عولەمای عەسریش مەسەلەن نامێ نابینن چکە وەک تەشخیص نەبێتە دەقیق دەڵێ کاکە سێ جاران
پیاگوتی بە هەر سێ تەلاقم ئەو کار دەروونە من شکری خوای یعنی سوودە شکر دەبم لەو ملەتی کورد کە زۆر نەزانە لە بابک لە تەلاق خواردن زۆر نەزانە ئەوە ینی سوودە شکری دەوێت کورد هەر تەنگاوی مشەوەژی بدەێ بە هەر سێ تەلاقم دوای زرای دەچی مەلایەکەش بە عاقلانە ڤاکسین لێ دەدا تا دەینتەوە سە تایمی خۆی دەگاتە حەدەچی دەڵێ کاکە جارش کەەوە نەکەی ها ئەو جارە لۆم چاکردیەوە بە قوربان مامۆستا وەڵڵی ئەو جارە تۆ بەوە وای داغ مامۆستا عاقڵ مارە بەجارشی شێرەوە ڕاستە مامۆستاڕی پێ دەڵێن ئەو هەر نەهی دەکرا لە شارع هیچ لە شەرعبوونی نێو قسانە وەڵام من نەزانم نەفام نانی پێ دەخۆن لە کۆتاییدا ئەو مامۆستای وای داغ دەکات جارش کە تەلاقی نەخوا حکومەکەشی چییە چونکە تەلاق لەفزە کابرای کوردواری لە معڕی سیاران دەڵێ بە هەر سێ تەلاقم ئەوە نازانی وا دەزانی تەلاقی خواردێ بەس لێرەدا بە قەسەم وەردەگیری یعنی تەلاقی هەندە پێ گەورەیە سوێندی پێ خوارد چکە دەڵێ با ئەو بەعادەتە قەسەم ئەوەی کە دەڵێ مەقسوم بی دەبتە سوێند خواردن مامۆستایەکە لە ڕێی سوێندەکەەوە لۆی چا دەکاتەوە خۆ مۆزوع تەلاق چاکردنەوە ئاسان نییە بەڵام ملەتی کورد هەر باشە هە نەزان و نەفامی باش لەو ڕۆ دەروون یەک مداخەلەی بچووکە بکەم مامۆستا باسیەوەی کرد کە دەتوانێت لە ڕێگای دووەم ژن و سێم ژنەوە چارەسەر بکرێت من سەیریکە پرسیاری خاڵی سێم بەڕاستی وەکو خانمێک وەکو چالاکوانێک لە جەنارتیەکەم ئەگەری چارەمان بەویست ینی ئێمە باسیەوە ناکەین بە زۆری مەسەلەن من بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە هاوڕانە بم لەگەڵ مامۆستا کە باسی فەڵەستینی کرد کاتێک خانمێک مێردەکەی شەهید دەبێت خێزانەکەی بە جۆرێک لە جۆرەکان ئەی دێتەوە بە کەسێکی تر ئەو ڕەنگە هاوڕانە بم ئەگەر ویستی لەگەڵانە بێ ویستی خانمەکەی لەگەڵانە بێت ئێمە لەسەر ویست قساکەین خانمێک تەمەنێکی بەسەر بردووە یعنی ئەگەر بە منطقی حاڵ سەیریکەین ینی باشترین قەرار لە دنیای و قەرارانە کە بەپێی ئەرزی واقع مامەڵەی لەگەڵاکرێت بەپێی ئەرزی واقع ئەم خانمە با بڵین 55 ساڵە 50 ساڵە ئەم خانمە بەڕێزی کە ئێستا هاتووە باشە 55 ساڵە تەمەنی باشە ینی هەتاکو پیاوێک بە کۆمەڵێک معاناتی وەکو خۆیەوەیەتە پێشەوە لی هەتا تووشی پیاوێکی وایە بێت زۆر دەگمەنە تووشی کوڕێکی گەنجی 25 ساڵ ببێت ئەمە واقعە خۆ مەرج نییە وا بێت خۆ ڕەنگە کوڕێکی 25 ساڵی شەبێت لە ژیانە باشە نمونەی ماکرۆن مەسەلەن ڕئیسی حاڵەتەوە فەرەنسا بەڵام زۆربەی حاڵەتەکە لە کوردستانە زۆر دەگمەنە کوڕێکی 20 ساڵ بچێتە خوازبێنی خانمێکی 45 ساڵ ئەمە ڕاستیە ئایا ئەم خانمە بمێنێتەوە بەو جۆرەی کە بەم هەموو حەسرەتی کە باسی کرد یان ئەو پرۆسەیە ممارەسە بەڵام کاک دەروون تۆ لەو باوەڕەی پیاوێک ئەوانەی کە ژن دێنن و من ڕۆژانە لە ناو ئەو کێشە کۆمەڵاتیان دوێنێ پێرێژ لەگەڵ دووسێ مامۆستای بەڕێزی وەک مامۆستای ئەوها مناقەشەمان لەسەر ئەو بابەتەی بوو ئەو باوەڕیان وابوو کە ژن دەگاتە تەمەنێک لەوانێت لە دوای 45 ساڵی هەتا کە ژنی خۆشی بێ نەکەر ئەو کچە بێ لەوانەیە ئەو هەیەجانە جنسیە ئەو هەیەجانە سێکسی نەمێنێ بۆیە پیاوەکە پێویستی بۆ تێرکردنی خۆی بە غەرائیزەکانی خۆی پێویستی بۆ ژنی دووەمیان سێم بێنێ بۆ ئەوەی چاو لە دەرنەبێ و وەک مامۆستاوتی نەچێتە بەڵام ئەو کە بیر دەکاتەوە ئایا دەچێت ژنێکی هاوتەمەنی خۆی بێنێ ژنێکی قەیرە بێنێ ئافان کچێکی لە کە تەمەنی بەسەر کردە یا خۆت بیر لەوە دەکاتەوە بچێت تەمەنێکی 18 ساڵ یا 20 ساڵ یا 25 ساڵ بێنێ ئەوەش دیاردێ هاوڕانین وەکو پرانسیب لەگەڵ ئەوە شاکە پیاوێکی ژندار با بچین خۆی هەمووی ئەوەیە کاک بەڵام بەم شێوەی کە مامۆستا باسی نییە ئەوە ئەگەر حاڵەت بێ باوەڕ بەگەر حاڵەت بە پیاوێک هەبێت چۆنها بیر لەوە بکە بچێتە ژنێکی 40 ساڵی بێنێ یا ژنێک بۆ ئەوە بێنێ لەبەرەوەی ستری دەکا ئێستا ئەوەی کە بەڕێزی لە فەڵەستین باسی کرد لەوانەیە ئەوە دەڵێ بڵێ حاجەیە کە ئەوان وا بیریان کردوێتەوە زۆر نەتەوە یانە بیریان کردبێتەوە زۆر بەوا بیریان کرد لەبەر ئەوەی مناڵیان زۆر بوو پێویستیان پێیەتی و ژنە شەهیدە و بەو شێوەیە لەوانەیە لە کۆنیش ئەوە وابێت لەوانەیە لای ئێمەش تاک ئەوە هەبێ بەڵام باوەڕت بێ بەدەگمەن پیاوێک ئەدۆزیتەوە لە بەرخاتری ئەو مەبدەئەی ئێمە لێرە دانیشتین بیر لە ژن هێنان بکاتەوە باش من چیرۆکێکی خۆشەویستی هەیە مامۆسا پیاوێکی بەڕێزە لە شاری دهۆکەوە با ناوی شارەکە بڵێن خۆر یەک و دوانیتیانە نەیتوانی بێتە ناو بەردامەکەەوە پێم وا بێستا لە دەرەوەی کوردستانەژی کچێکی خۆشویستووە پێش 22 ساڵ پێش ئێستا لە کاتی خۆیان زۆر هەوڵی بۆ داوە مامۆسا نیان ناوەتێ بەو بۆ هۆکارانی کە خۆی باسیەکە دوای ویکان پیاوە
زەواجی کردووە و چۆتە دەروی کوردستان ژیاوە وەکو خۆی باسیەکە جاروبار هەر ئاگای لێ بۆ لە بەرۆی عاشقەکەی لە دڵیان نەمردووە. ئەم پیاوەیە ساخۆی 3 مناڵی هەیە. دوای 22 ساڵ باسی ئەوە کات کە ئەو کەسێک کە خۆشەویست چ نامەیەکی بۆ ناردۆ لە ڕی فەیسبووک سا تەلەفۆنی بۆکەم مامۆسا ئەوەنە ینی ئەمانەت پارێزم حەزەکەی تۆش بیبینی نووسیمە یەک ئەستێرەم کردو و دوای ئەم تەلەفۆنە ژمارەکەی سرمۆ من زۆربەی ئەو قوربانیە بەڕێزانی کە پەیوەندیمان پێوەکەن بڕاتە بێ کەسمان ناناسین و ناشمانەوێت بیان ناسین لە بەرەوەی کە ئەمانێ چیرۆکەکەیان بگەینی. پێش ساعتێ تەلەفۆنم بۆ کرد ینی پێم وت کە قساکەی جواب نایەتەوە هیوادارم بارحاڵ ئەچیت هیوادارم لە کاتی بەرنامەکە تەلەفۆن بکاتەوە چکە قەرارمانمە بوو قسە بکەین مامۆستا درێژە بە قسەکانێ بە. بەڵێ یەک لە دیاردەکانکەی کەوای کردێ و سەرچاوانە تەشەنە بکەن هەر دیاردەی دەرونی نەفسیە. بۆ نمونە من خوشکێکم شووی کردووە بە پیاوێک لەگە پیاوەکە نەگونجاوە باش کێشێک کەوت کێشەکان تەشەنەی کردووە هەیەجانی کردووە و ڕۆیشتەوە بەرەو هەڵکشان و داکشانێکی بێسنوور گەیشتێتە حالەک تەلاق بدرێت. باش ئێستا کە تەلاق درایە دەبینی ئافرەتەکە لە ماڵی باوکی زۆر ئارامترە لەوەی کە لە ماڵی پیاوەکە هەموو ڕۆژە شەڕ و ئاشوو بوو. باش ئێستا گەیشتۆتە حالەک باش تەلەفۆنی کردەوە ئەلەو باشی جان قوربانە بن زۆر سپاس هەڵبەتە پێشتر قسەمان کردو و تەلەفۆنم بۆ کردیت تۆزێکی چیرۆکەکەشتم بۆ بینەرانی بەرنامەکەم باس کرد کە وەکو چیرۆکێکی خۆشەویستی ناوم برد جامێ جەنابەت خۆت ئاماژەی پێبەی لە ماوەی 1-2 دقەیەکە چی بوو کە بە منە دو نامە دوای 22 ساڵ لە خۆشەویستیمان کە من لە ئێستا 3 مناڵم هەیە حەزەکەم دو نامەی لە پەیجەکەی خۆت بڵاوکەیتەوە بۆی کە ئەم دیاردەیە نەمێنێت فەرموو. بەڵێ بەڕاستی کردن کە بێژێک زەمان کرد چیرۆکەکە دوور و درێژە و ینی کۆمەلێک بابەتی لە خۆ دەگرێت بەڵام کە ئەوەی باسم کردی تەمەنم 1 دقە بۆستا ئەگەر سەوتی ناوەمان بۆ بکەنەوە ئەزێت نەبێ بۆی کە میوانەکانیش جویان لێبێ فەرموو بەڵێ بەڵێ چیرۆکەکە دوور و درێژە بەڵام من ئێستا کە تەمەنم ڕۆشتووە سەروی نزیکەی 50 ساڵێک دەبێت ئەوە زەواجم کردووە وەلحەمدە 3 منداڵیشم هەیە بەڵام چیرۆکەکە ئەوە بوو کە من تەمەنی 22-23 ساڵی لەو دەریا کچێکم خۆشویست و ئەویش و هەلبەتە چەند جار چوومە داوای کە ئەوان ڕازی نەبوون و پێیان نەدام و وەکوەر لەناو کوردەواری خۆشمانەوە باوە کە بۆ ئامۆزای دادەنێت و یان بۆ خزمێکی نزیکی خۆیانەوە ئیتر منیش سەرم هەڵگرتو چۆن بۆ ئەوروپا ئیتر لەوێ زەواجم کرد و دوای چەند ساڵێک لەبەرەوەی ئەو خۆشەویستە و پێنەگەی سەر هەڵک ینی سەفەرێ کرد بەڵێ حتما چونکە خۆت خۆشەویستی شتێکە کە یەکەم جار کە خۆشەویستی دەکەوی پێناگەی ینی تا ڕادەیەکی زۆر درت لە ژیان ئاشکێوەکو بڵێ منیشی ترتم بار بڕۆم لێرە ئیتر ڕۆیشتم لەوێ زەواجم کرد و ئێستاش ئەلحەمدوللا 3 منداڵم هەیە و دوای ئەوە کە گەڕامەوە ئێرە و یەکتویشمان بینیوە و پەشیمانیشە لەوەی کە منی بۆ ژیانی خۆی هەل نەبژارد و بۆ نمونە و زەحمەتێشی کەوتە لە ڕێی ژیانی من بەڵام ئاماژەم بەوەدا کە خۆت ئاماژەت بەوەدا کە دوانامەیەکی ئەوم لایە ینی 22 ساڵ پێش ئێستا دەتوانم بڵێم بۆی ناردوم حەزم کرد بەس ئەگەر بتوانی سەپۆرتی بکەی کە ناوشتەکانی دەرنەچێ بۆ تەنێن لە پەیجی خۆت بڵاو بکەیەوە و دیاردەیە لەناو ئێمە زۆر ئەو خانمە تا ئێستا زەواجی نەکردووە نییە؟ نەخێر زەواجی نەکردووە و بینیومە چاوم پێکەوتووە لە دوایەوەی کە گەڕامەوە زەواجی نەکردووە و هەر بە تەماوی ئەوە بۆ بڵام وتی هۆکاری بێگ نەگەیشتنمان ئەوە بۆ کە کچەکە بۆ ئامۆزای خۆیان هەڵگرتووە نییە؟ بەێ ئەو کردەوەری خۆمان باوە یان ئامۆزای یان خاڵوزای یان خزمێکی نزیکێ یان شتێکی ئەوەیە یان لە مناڵیەوە ینی بۆ یەکتر دائەنرێن و ئەوان فکرلەوە ناکەنەوە بەیانی دوو بەیانی ئەوانە گەورە بن و کەسێکی خۆشەوە کەسێکی ترە ڕێگەکەوەنە و دیاردەیە زۆر باوە لەناو کۆمەلگای منیش هیواداری نەمێنێ ئێمە
ئازارەکەمان چەشبانەوەکانی دوای ئێمە ئازارە نەچێژن. باش پرسیارێکی تایبەتەکەم و ناوت سانسۆرە لای من و هەر ناشت ناسم بەڕاستی جگەل لەوەی کە قسەمان کردووە لەسەر ئیزنی هەڵبەتە پێم وانیم چوار دەورەکەش بزانن کە جەناب بدەم تەلەفۆناکەی دەنگیشتە گۆڕین من ئەمێ ئەوەت پێ بڵێم پرسیارێکی تۆزە تایبەتە هەتا ئێستاش دوای ئەو 22 ساڵەی کە باسیەکەی هەر دڵتان بۆ یەک ژانەکاوەکو بزانی کاک دەروون خۆشەویستی ئەگەر بە ڕاستی بێ نەکەتا ئێستا تا مردنیش دوای مردنیش هەر دڵ بۆ لێدا ئەوە شتێک نییە کە بڵێ دەنووسرێتەوە یان لادا چێ یان سکال دەبێتەوە خۆشەویستە ڕاستی کار نابێتەوە حتمما ئێستاش دلم بۆ لێ دەدا. سەرفراز بن ئیشەڵا خوای گەورە چی باشەوەتان بۆ بکات و زۆر سوپاس بۆ بەشداریکردنە گەوری و لوتفەنوان و کاتێکی خۆشتە بێ زۆر سپاس بۆ قوربانێت مامۆسا بۆ ئەمەڵێکی هەر ئەو بزدەبێت ئەو تەوەرەیە کە زۆر جار مرۆڤ هەوڵ دەدا لە قەزا و قەدەری خۆی بپێستەوە بزانی ئەو دێستنیشنێکی بۆی دانراوە چارە نووسی بۆی نووسراوە لە قەدەرێکدا خۆی بدۆزێتەوە بەڵام ئەسباب و خێزان و باوک و دایک وەک ئەوەی کە شەپۆڵەکەیان لە دەریاکەی ئەو دوور تۆ خەونەکەی کە تۆتە دەرەوەی وڵات بەڵام زۆر جار دەبینی ئەو کێشانەی کە ڕوو دەدەن لە ناو خێزانێکدا دەبتێ هۆکار لۆ تاکەکانی دوای ئەو کە ترسێک و فۆبیایەک لە سەریان بنیشێ ئەو ترس و فۆبیایە حتا لە لغەت و پێدەگوترێ سایکۆسۆماتیک یعنی زۆر جار ئینسان هەندە بیر دەکاتەوە هەندە بیر دەکاتەوە مەسەلەن مەعیدەی دێشی هەتا تووشی قورحەی دەبی بەڕاستی یعنی تەواوی دەروون هۆرمۆنەکانی بۆ دەگۆڕی لە فیزیکیدا بەدەردەکەوی ئەوە هەندی سیر دەکە ئەو کێشانە وایە و دەبی ئەم جۆچ خۆشکم شو بکەم مەسەلەن ئەوە ناخۆش بی و ناوەڵا کورە مالی باوکم باشترە و ئیتر ئەوە باشترە هەلو خۆم ئازاد بووم ئەو خوشکم ناتانی بێتە دەرێ پێش لەگەم دەسۆ بازاری و فلان و فلان و فلان ئازادی ڕایە بوو ئێستا نەمایە قەتیس کرایە سنووردار کرایە ئەو ترسانە ئەو فۆبیای لێ دەکا بگاتە حالەتی سایکۆسۆماتیک کە دەگاتە ئەو حالەتە ڕنگدانەوەی خودی ئافرەتەکە لە پێست و لە چاو و لە قژی و لە تاڵەسپەکانی دانەدانە تەرجمە دەکری ئیتر ئەوە ژێک لەوە کارەکانە کە ترسێک لە بەناڕاستەوە خۆ لە سەرتاکێکی تێ دەنیشە وایکە شوێنێتەوە قەرارە نایە خانمێک قسەی هەیە حەزەکەم خانوەکان قسەتان هەبێت تۆزێک بەرنامەکەمان خانمانەیە هیچ خانمێک قسەی نییە و هیچ خانمێک بانەڵێ موابیر ناکاتەوە تۆزە شخصیە بێت ئەگەر قسەیەکتان هەیە چونکە چەند دقەیەکی کەمی بەرنامەکە ماوە من قسێکەکەم بۆی بۆیان بکرێنەوە بەشکە سێ دقە مامۆستا بزانم بەڵێ کاک دەروونەوەی من مەبەستمە تۆ باز لە کۆمەلگای ئەو کارە ساتێکەوە بازەکە باوەڕکەوە زۆر هەیە یەک و دوان و سیانە یەک بەشێکی زۆریشی کە لە دوای ئەوەی خیانەی زەوجی کەیمە باز دەکەین ناوی دێنین دەیڵین ئەوەش هەرێکێک لەو هۆکارانەیە کە لە ئەساسەوە ناهێڵن ئێمە کۆمەلگایەکین زۆر سیر ئەنواع و ئەشکال شاعیرمان هەیە بەسەر عەشق و خۆشەویست و بەژن و باڵای ژندا دەیڵێ هەر یەکێک باوکی ئەو کچە برای ئەو کچە ئەو کەنەیان داوە بەو کوڕە بیگرە بۆ خۆی لە سوچێک لە سوچێکی دڵیدا خۆشەویستێکی شاردوێتەوە پەیوەندێکی هەیە کەسێکی ڕووداوەکانیش بەردەوام ئەنواع و ئەشکال گۆرانیمان هەیە لەسەر خۆشەویستی و عەشق و کەوێران بووە کەسی سەرێکی کە دێتە سەرواقع ئێمە هەمومان دژی خۆشەویستی یعنی بۆ تۆ ئەبێ بیدەیتەیەکێک ڕقی لێ بێتەوە یا بیدەیتەیەکێک کە خۆشی بێت خانم جان زۆر بە کورتی لە یەک خولەکە قسەم بۆ بکە جان ئافو مایکەکەمان خێرە هەر مایکەکەی بەرە هەر مایکەکە با بەدەست خۆیەوە بێت چکە کاتمان کەمە فەرموو جان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان کە بابەتێکی زۆر گرنگە کورتەی پێدەبم گوتمان پرسیارەکەم ئەوەیە باشە ئێستەما وەختمان هاتیە کە دەپرسن باشە لۆ مێردی ناکەی ئەدی باشە بیری ئەو دەرونی ئەو کچەی ناکەن کە یعنی خۆ ناڵێت نە من ئامادەمە بۆ شوکردن ڕێکلام بۆ خۆی بکاتن قەت ئەو پرسیارەیان لە خۆ کردی ئەمە ئەو پرسیارانە لەو کچانە نەکەین کە کاتیان هاتیە مەبەست ئەوەیە کە ئەوەش جۆرێکی تر لە لۆدێکی کۆمەڵایەتیە کە خۆ ڕاستەکە ینی مامۆستا خۆ تۆ هاوار ناکەی بڵێ کاتی ژنێنان مایە کاتی شوکردنمە بەتایبەتی ئەفۆن کوور دەتوانی بڵێت من کاتی ژنینانم هینە کاتم هاتیە دەستمە داخوازی ئێوە کچوەکی کاتی هات خۆ ناسە داخوازی پیاوی دەستەکانی خۆش مامۆستایەک جوابی بەرەوە چکە دوو دەقەمان کاتماوە هەر بشیکە بە دوا قسە بوو بەڵێ کۆمنتێک لەسەر ئەو خانمە قوربانی دەرێ کە ڕاوەستا بوو ئەوەیە کە فعلەن تەواوی ئافرەتان ینی وەک کێشەیەک باز دەکەم زیندووە لە کۆمەڵگای هەولێرێ باش ئافرەتێک تەلەفۆن لێ کردم گوتی مامۆستا برۆکردن جائیزە و تاتۆ فیلەر و بۆتۆکسی ترۆ بەزم و ڕزمێم زۆر لێ نازانم باشە
دەی هەموو ناوەکانە زانێت گوتم والله ئەمن مفتینیم و بە ژیانیشم فتوام نەداوە هەرچی شایدی عەرشی ئەو کوردستانەیە لەسەوە حاڵە شایدە گوتم هۆکارەکەی سێ گوتی مامۆستا من پیاوەکەم زێڕنگرە پێتر هەموو ڕۆژێ ئافرەتی وا دەبینی و لەسەر تێلێک و وەک تاوز ڕازاوە وەک فلان وەک ماموز و دێتەوە تەماشا دەکا وەڵام مامۆستا دموچاوی هیچ قیمەتی نەما لە پێشچاوی باش یعنی منش وەک حەقما دەمێ پیاوەکەی خۆم بگرم دەدەست دەرنەچی و چاو لە دەرنەبی و یعنی چی بکەم چ نەکەم کاکە ئافرەت وەک ئەو خوشکە بەڕێزە فەرمووی هیچ شتێک لە مایە حەق ئەگەر خودایەک لە قورئان بفەرمێ إن الله لا يستحي من الحق خدا شەرم لە حەق ناکات تۆ وەک تاکێک بۆ شەرم دەکەی زۆر ئافرەتە بۆ لە ژیانی سەحابەکان فەرموویتی من ئافرەتێکم وامەوە حەزم لە ژیانی پیاوێکی وەک جەناتە خۆم بە شایستەی جەنابەت دەزانم ئەگەر تو قبولی ئەو ئۆڤەرەی بکەی کە من پێتی دەبەخشم پیاوەکە بیری کردوتەوە لەسەر جورئەت و ڕازگۆی ئەو ژنەی کە بوێرانە خۆی پێشکەش کردووە ئیتیفاق کراوە سەدان زاوازی ئاڕوویدا یعنی بۆ پێت شەرمە لە حەقی خۆت داوا بکەیت چیە کۆمەڵگە دڵێ عیبە ئەخر تاکێکی وەک تۆ خۆی حەشاردا ئەو خۆی حەشاردا حەقەکەت وەچی دەفەوتێ دەرم بۆ قەیرە قوڕەکرێ بەسەری کوڕانی شارە بێر کوڕ دەگیری دوا قسم بۆ کاک دەروون ئەڵێم ئافرەت ئەو قسم بەڕاستی بۆ ئافرەتانە باوەڕتان بە خۆتان بێت خۆتان پێ بگەێنن کۆتایی دنیا نییە کە تۆ شومەرجیش نییە ئیشی ژن تەنها شوکردن و ماڵپاکردنەوە مناڵبوون بێت هەوڵ بدا کەسێک بناسی بدۆزیتەوە کە هاوڕێ و هاوسەفەری ژیانت بێ ئەگەر توانیت بۆی بتانی خەونەکانی خۆشت بێنیەدی بتانی بەردەوام بی لەژە ئەگەر نا هەوڵ بدە لە شوێنێکی دی لە جێگایەکی دی بە جۆرێکی دیکە ژیانی خۆش بێت دوا قسم بۆ بکات 30 ثانیە ئەوانە تاکەشت دەگەڕێمەوە سەر کۆتا وەک ئەوەی بڵێ خیتام و میسک بە بۆنێکی مسک کۆتایی پێبینین بەڕاستی مرۆڤایەتی گەر نەگەڕێتەوە سەر ڕێزکەی ئەسلی ئەو دەستورەی کە بەشێکە لە دەستوری ژیان دەقەکانە فەرموژدەکانە ژیانی سەحابەکان ئەوەیە کە ئینسان بتانی سادە بژی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خێرترین مارەی و بەرەکەتدارترین مارەی ئەوەیە کە کەمترین مارەی هەیە لە ئافرەت ئەوە تەشجیعی زەواج دەکات تەماشاکە نەکەم بڵێم وا ئیتر فإن تنازعتم في شيء فردوه إلى الله ورسوله دەسەکانی خۆش بێ لە کۆتاییە بەو فەرمودەی پێغەمبەری خوا سەلامی لێبێ کە مامۆسا فەرمووی وتت گەورەترین مارەی ئەو مارەیەیە کە دارترین مارەی ئەوەیە کە کەمترین لۆدی مادی هەبێ زۆر منطقە و هەم قسەی دنیاییشە و هەم قسەی قیامەتیشە هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم ئەو خانمە بەڕێزانەی کە ئەمە دووبارە و سێباراکەمەوە ئەو خانمە بەڕێزانەی کە پلانیانە پرۆسی هاوسەرگیرینەکەن ئەو پەریڕێزمان هەیەوە قەراری خۆیانە بەڵام بابەتی ئەم جاری بەرنامەکەمان لەسەرمانەوەی خانمان ئەو بوو ئەو خانمانەی کە بە مواسەفات ئایانەوێ ژیانی هاوسەری پێک بێنن ڕەنگە زۆربەتان نەتیجەکەتان وکە ئەو قوربانیە بێ کە بینی بەتان هیوادارم شتێکمان کرد بێ کاتیش خۆش